لەسەر خواستی نەفتالی بینیتی سەرۆکوەزیران پەرلەمانی قەوارەی ئیسرائیلی خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژەی هەڵوەشاندنەوەی خۆی ئەنجامدا. ئەمە پێنجەمین جارە لە ماوەی کەمتر لە 2 ساڵ و نیودا هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دەدرێت. چاودێران ئەو حاڵەتە بە تێکچوونی باری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کۆمەلگای زایۆنیستی لە قەڵەم دەدەن کە چەند ساڵێکە گرفتاری مەترسی هەڵوەشانەوەیە. ئیتیلافی بینیت لابیت هەر لە سەرەتاوە بەهێز دەرکەوت. پێکاتەکەی تێکەڵەیەک لە ڕاستڕەوانی پەڕگیری زایۆنیستی و لیستی عەرەبی پشتێنەی سەوز بوو. هەرچەندە ویستی جۆرێک لە سەقامگیری لە ناوخۆ و ناوچەکەدا وەدی بهێنێت، بەڵام لەبەر گوتاری پۆپۆلیستی بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی پێشوو جڵەوی شل کرد بۆ ڕەگازپەرستانی شارۆچکە جوولەکە نشینەکانی کەناری خۆراوە بۆ ئاژاوەنانەوەی زیاتر لا قودس و تەواوی زەویە داگیرکراوەکانی فەڵەستین و بەوەش زیاتر دۆخەکەی شەڵەژان. دوجاریش نەیتوانی خواستی زایۆنیستەکان دەستەبەر بکات لە نوێکردنەوەی یاسای سیستمی فریاگوزاری کە مافی داگیرکەرانی زایۆنیست لە زەویە عەرەبیەکان یەکسان دەکات لەگەڵ مافی زایۆنیستەکانی پشتێنەی سەوزدا. هەڵوەشاندنەوەی کەنیسێت و سپاردنی حکوومەتی کاربڕێکەر بە یائیر لابید تا هەڵبژاردننی داهاتوو چەند مەبەستێکی لە پشتە لەوانە ڕێگری لا بنیامین ناتانیاهۆ بۆ پێکهێنانی حکوومەت و گوشارخستنە سەر جۆ بایدن تا پشتیوانی لە ئیتیلافی بینیت لابید بکات، چونکە گەڕانەوەی ناتانیاهۆ کێشەی گەورەتر بۆ واشنگتۆن دەخڵقێنێت لە کاتێکدا ئەمریکا سەرگەرمی داردانی جەنگی ئۆکرانیا و ڕوبەڕووبوونەوەی چینە لە خۆڕەڵاتی ئاسیادا. وەر لە سەردانەکەی جۆ بایدنیش بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست، ئەمە گوشارێکی ترە بۆ سەرکۆشکی سپی تا زیاتر کار بکات بۆ دروستکردنی هاوپەیمانێتێکی عەرەبی ئیسرائیلی بۆ دژایەتی ئێران. بەڵام لە ڕووی استراتیژیەوە قەوارەی زایۆنیستی زیانی گەورەی پێدەگات، لەوانەش چەند بارەبوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی و سەرنەکەوتنی هیچ لایەنێک بێهێزی کۆمەلگای سیاسی و قەوارەیە نیشان دەدات. حکوومەتی کاربڕێکەریش ناتوانێت بودجە ئامادە بکات و مافی یاسایی فەرمانبەران دابین بکات. ئەوە لە کاتێکدایە بۆی قەیرانی ئابووری جیهانی و هەڵاوسانی ئابووری لەو قەوارەیەدا زیاتر گوشار دەخاتە سەرچین و توێژەکان. وابڕیارە کۆچایی ئەمساڵ سەرۆکی ئەرکانی سوپا ئەفیف کۆخافی بگۆڕدرێت بە ئەفسەرێکی دیکە، بەڵام لابید ناتوانێت ئەو کارە بکات. سوپاژ ناتوانێت استراتیژی نوێ ئامادە بکات، بە تایبەتی ئەو قەوارەیە هەمیشە لە ترسی مان و نەماندا دەژیت. هەرچۆنێک بێت هەڵبژاردننی داهاتوو ناتوانێت ئەو قەوارەیە لە پاشاگردانی سیاسی و کۆمەڵایەتی بپارێزێت و تەنها قەیران بە قەیران دادەپۆشێت.